بەڵێ ئەمڕۆ لە ناوینی ڕۆژدا گفتوگۆ دەکەن سەبارەت بە دۆخی عێراق شاری بەغدا ئەو دۆخەی لە ئێسادا بەردەوامی لایەنگرانی ڕەوتی سەدر بە خۆپیشاندانەکان کە لە ئێستاشدا بانگەشەی ئەوە دەکرێت کە ڕۆژی شەمە خۆپیشاندانی ئاشتیانەی ملیۆنی لایەنگرانی ڕەوتی سەدر و هاوڵاتیانی شەقام و جوڵاندنیان جارێکی تر لەلایەن ڕەوتەکەی مەقتەدا سەدر لە ئێستادا دۆخەکە بەرەوچوو هەنگاو دەنێت چوارچێوەی هەمانگیش چەند جارێکە هەوڵی ئەوە دەدات و چەند جارێک خۆپیشاندان و ناڕەزایەتی لایەنگرانی کرد بەڵام لە ئێستادا دیارە دوو ڕای جیاوازەیە. ئایا هۆکار چییە مقتەدا سەدر داوای هەڵوەشانەوەی پەرلەمان و پەخستنی پەرلەمان دەکات بەڵام لە ئێستاشدا لایەنگرانی چوارچێوەی هەمانگی ئەوان باز لەوە دەکەن پەخستنی یاخود حکومت هەڵوەشانەوەی حکومت و دواتر هەڵبژاردننی پێشوەختە ئەم دوو ڕاجیاوازە بۆ ئایا لە ئێستادا مقتەدا سەدر چی دەوێت داواکاریەکانی چییە؟ گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز کاروان یاروەیس ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لەگەڵمان دەبێت لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی. کاروان سپاس بۆ بەشداریکردنت ئەمڕۆ لە ناوینی ڕۆژ لەگەڵمانیت. دەمەوێت سەرنجت بزانم سەبارەت بەو دۆخەی لە ئێستادا لە شاری بەغدا و لە عێراقدا دەگوزارێت. بەڵێ لە ڕاستی ئەمەی کە ئێستا لە عێراقە گوزرێەوە لای بینەرانش یعنی واضحە کێشەیە کە زۆربەی خەڵکی عێراق بە سیاسی و بە خەڵکی ئاساییشەوە ئەزانەیە کە هۆکاری ململانیەکان چییە. لە ڕاستیە بە قوڵبوونەوەی ململانیەکانی پێکاتەی شیعەیە کە بەداخەوە لەسەر پۆستی سەرۆک وەزیران ڕێک نەکەوتر وە سەرنجام کێشەکان سەریان کێشاتە گەیشت بەوەی کە ئەو دۆخەی لە بەغا هەیە کە هەنێجار ڕۆژانە بینین دوسێ جۆر لە خۆپیشاندان هەیە. دەمە بێ بزانین کە عێراقی دوای سەدام عێراقی دوای 2023 عێراقێکی فرەیە هەم فرەی سیاسی تایە هەم فرەی پێکاتەیی تایەوە ئەبێ ئاسایی وەرگری لەم قۆناغی کە عێراق تای کەوتووە لە قۆناغێکی تازەیەوە دەرفەتی فرەیی و دەرفەتی هەڵبژاردن و دەرفەتی ململانەی سیاسی هەیە دەبێت ببینینە یعنی ئەم ڕووداوانە لەسەر ساحەی سیاسی لە عێراقا ڕوو بدەن. بەڵام لە ڕاستیە ئەوەی کە بەدەر لە دامەزراوە نیشتیمانیەکان دامەزراوە دەستوریەکان هەر لایەنێک بوێ کە لە ڕێی شەقامەوە یا لە ڕووی جوڵاندنی لایەنگرەوە جەماوەری خۆیەوە ئیرادەی خۆی فەرزکەوە بوێ نەخشە سیاسەکە لە عێراق بگۆڕێ هاوکێشە سیاسەکان لە عێراق بگۆڕێ لە ڕاستیە ئەمە سەرکەوتوو نابێ. وەک باسم کرد عێراقی دوای 2023 عێراقێکە کە مەم لە ڕووی فرەیی پێکاتەییەوە فرەیی سیاسی و ململانەی سیاسی و عێراقێکی جیاوازەوە دەبێ هەموو لایەنە سیاسەکان و هەموو پێکاتەکانی عێراق بگڕێنەوە سەرمێزی گفتوگۆ و لە ڕاستی پرۆسی سیاسیش بەو شێوەیە ململانەی دیموکراسیش بەو شێوەیە هەرچەنە ململانە بەداخەوە نابێ بڵێن ململانێکی تەواو دیموکراسیە تەواو سیاسیە دەبێ بگەڕێنەوە سەر مێزی گفتوگۆ لە سەر مێزی گفتوگۆ لایەنەکان قسە و باس لەسەرەوە بکەن مفۆزات لەسەرەوە بکەن چۆن ئەم تەنگەژە سیاسی کە عێراق تایە کەوتووە چارەسەر بکرێ. زۆر باشە کاروان سەبارەت بەوەی بۆچی مقتەدا سەدر با دایم خوێندنەوەی ئەوەی بۆ دەکرێت یاخود هەر داواکاریەکی هەبێت یان هەر کاتێ لە پرۆسەکە ناڕازی بێت ئەو لە ڕێگەی شەقام و گردبوونەوە و خۆپیشاندانەوە بەردەوام پەیامەکانی دەگەیەنێت دەیەوێت بە چی بگات داواکاری چیە پێ دوایە؟ خۆ لە ڕاستیە بەڕێز مقتەدا سەدر یعنی هەمیشە پشتی بە جەماوەرەکەی بەستووە وەلایەنە سیاسەکانی تری عێراقیش جەماوەریان هەیە وەگەر دەرەنجامی هەڵبژاردننی دوایین هەڵبژاردننیش با بڵێن بخوێنینەوە ببینین بەراوردی کەین هەندێک لە لایەنەکانی تر و بە ژمارەی دەنگ بێ ژمارەی دەنگەکانی ئیتاری تەنسیقی لە تایاری سەدری زۆرترە. بەڵام ئەوە هەیە جەماوەری سەدر جەماوەرێکی بەشێکی زۆری ملتەزمە بە قسەکانی سەید مقتەدا و کەی عازەدا دێنە سەر شەقام کەی عازەدا ئەشنەوە ماڵی خۆیان ئەمە یەکێکە لە هۆکارەکان. هۆکارێکی تری ئەوەیە کە بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتی سەدر لە پەرلەمان کشاونەتەوە و لەناو پەرلەمان نەماون کوتلەیەکی گەورەیان هەبوو و یەکەم براوەی ئەم هەڵبژاردنە بوون کە 74 کورسیان نەبوو. ئێستا وان چونەتە دەرەوەی پرۆسەکەەوە بە ویستی خۆیان و سەر داواکاری خۆیان کشاونە لە پەرلەمان بۆیە ئێسەوەی کە بەدەستیانەماوە شەقامە جوڵاندنی شەقامە. بەڵام من وەکو باسم کرد عێراقێکی فرەیە فرەیی پێکاتەیی فرەیی سیاسی و فرەیی هێزەکان نەخشەی سیاسی عێراق هاوکێشەی سیاسی عێراق لە دوای 2023ەوە جیاوازە. لەبەرەوە ئێمە گەر بەو شێوەی وێناکەین سێ پێکاتەی سەرەکی لە عێراقەیە شیعەکان سونەکان کورد و ئێستا ئەوەی کە هەیە کێشەی نێوماڵی شیعەکانە بەشێک لە شیعەکان
با بڵێن لەگەڵ سەید مقتدار و بەشێکیشی لەگەڵ ئیتاری تەنسیقیان و ناکرێ بەو شێوەیە کە ئێمە لاینێک با بڵێن نەخشە ڕێگای خۆی و ڕوئیای خۆی بۆ ئیدارەدانی عێراق بۆ داهاتووی عێراق بۆ چارەسەرکردنی ئەم دۆخەی عێراق تەنها بەڕەوا بزانێ بەڵکو دەبێ ئێمە بگەڕێنەوە سەر بنەمای تەوافقی سیاسی و بگەڕێنەوە سەر بنەمە ڕاستەکە کە بنەمای دانیشتن و گفتوگۆیە بۆ ئەوەی هەموو لایەنەکان بەشدار بن و گفتوگۆ بکەن و بگەن بە ڕێکەوتن نەخشە ڕێگایە گەڵاڵە بکەن چۆن عێراق لەم تەنگەژە سیاسی ڕزگارەکەن و عێراق ئەگوێزنەوە بۆ قۆناغێکی تر بۆی بتوانانی وردە وردە کێشەکانی چارەسەر بکە. بەڵێ باشە کاکاروان بۆچی مقتەدا سەدر مەبەستێتی پەکخستنی پارلەمان هەڵوەشانەوەی پارلەمانێکێکە لە داواکارەکانی چوارچێوی هەمانگی پێچوانی مقتەدا سەدر ئەو دەڵێت هەڵوەشانەوەی حکومەت و دواتر هەڵبژارنی پێشوەختە پێ دوایە بۆچی هەر لایەکیان ئایا مەبەستەکەیان لە چیەوە یاخود چ مەبەستێکی لە پشتەوەیە خۆی لە ڕاستیە هەر لایەک لە لای هێزە سیاسیەکان لە ڕوانگەی بەرژەوەندی خۆیەوە با بڵێن باسی ئەوە کە ئەم قۆناغە با بڵێن چۆن چارەسەر بکرێن پرسیارەکە ئەوەیە ئێمە هەڵبژاردننی پێشوەخت لەسەر ڕێی خۆپیشاندەرانی تشرینیەکان لەسەر ڕێی بەشێک لە هێزە سیاسیەکانی عێراق هەڵبژاردننی پێشوەت کرا ئەو کاتە کێشەیەک هەبوو و حکوومەتێکی کاتی دروست کرا بۆی لەم قۆناغە ئەنتیقالیە لەم قۆناغی کە قۆناغێکی بارگاوی بوو بە کێشە انتخابات بتوانێت چارەسەری ئەم کێشانە بکە و لە ڕاستیە کێشەکە لە پەرلەمانە نییە و پەرلەمانی عێراق و تایبەتی ئەم خولەی پەرلەمان جارێ ئەم خولەی پەرلەمان متمانەی نەداوە بە کابینەی حکومەت تا بەرپرس بێ لە گەندەڵی تا بەرپرس بێ لەوەی کە ژیانی خەڵک چاک نەبێت تا بەرپرس بێ لەوەی کە ئیسلاحاتی ئیداری و ئیسلاحاتی اقتصادی دەکرێت لە عێراقا کاتی ئەم خولەی پەرلەمان بەرپرسیارە بێ کە متمانە بدە بە کابینە و کابینەیەک هەبێ و دەرفەت بدرێ بە کابینەکە بۆی کارنامەکەی خۆی جێبەجێ بکە کە ئەمە نەکراوە لە ڕاستیە پەرلەمان ناکرێ بکرێ بە قوربانی ململانە سیاسیەکان ململانەی هێزەکان ململانەی ناوخۆیی پێکهاتەکان لەبەرەوە ئەمە چارەسەر ناکە یعنی ئێمە پرسیارەکە ئەوەیە بەم دۆخەی لە عێراقەیە بەم تەشروجە سیاسیەی لە عێراقەیە بەم بەریەککەوتنە خراپەی لە نێوان جەماوەری ئیتار و جەماوەری تەیاری سەدریە هەیە بچینە انتیخاباتەوە بەبێ ئەوەی دۆخەکە هێور بکرێتەوە بەبێ ئەوەی ئامادەسازی بکرێت بەبێ ئەوەی کات بدرێ بەوەی کە ئەم کێشانە دامرکێتەوە بچینە انتیخاباتەوە هەلە بانگەشەیە هەڵبژاردنە لایەنگران ئەم هێزانە بەریەکەوتنی خراپیان نەوێشتی خراپ ڕوەدا و پرسیاری سەرەکیش ئەوەیە ئایا ئەم هێزانە هێزێکی هێندە دیموکراسین لە دوای انتیخابات نەتیجەی انتیخابات قبولکەن ئایا نەتیجەی انتیخابات قبولەکرێ یاخود نەخێر لە دوای هەڵوەشاردنەوەی پەرلەمان و گریمان هەڵبژاردنێکی تازە کرا ئەم هێزانە بە کورسەکانی خۆیان ڕازێ بن بە ئەنجامەکانی خۆیان ڕازێ بن ئەمە یەکێکە لە مەترسیە گەوراکان کە هەڵبژاردن کێشەکان قوڵتر بکاتەوە لەبەرەوە ئێمە پێویستیمان بۆیە کات لە بەردەم لایەنە سیاسیەکان هەبێ کار بدرێ بە کێشەکە بۆی کێشەکە هێور بێتەوە حکومەتێک دروست بکرێ حکومەتێکی تازە لانی کەم بتوانێت کە بەشێک لەم کێشانە چارەسەر بکە و جەوێک بڕەخسێنێ کاروان بە پێوەخێنەوەی جەنابەت هەر کاتێک ئەگەر هەیە دۆخەکە بۆ تەقینەوە ئامادە بێت کەوان لە ئێستادا خاوەنی هێزن یاخود هێزەکانیان ئەو ئەنجامە قبول نەکەن پێیان قبول نەکرێت خۆیەکێکە مەلێکێکە لە ئەگەرە بە هێزەکان لە ڕاستیە گەرێمە بەم دۆخە بچینە هەڵبژاردنەوە بۆم دۆخی لەسەر شەقامەی لە بەغداد لە پارێزگەکانی ناوەڕاست و خوارەوەی عێراق بچینە بانگەشەی هەڵبژاردنەوە بەم دۆخەی کە بارگاوێ بە تەشنجاتی سیاسی بە تەشنجاتی ماڵێ ململانەی توندی هەتا شخصیش بانگەشەی هەڵبژاردن چۆنە بێ و پرۆسەی دەنگدان چۆنە بێ و چۆن دەرئەنجامەکان قبوڵە کرێ و پرسیارەکەی تریش ئەوەیە ئایا نەخشەی سیاسی عێراقە گۆڕێ یاخود نەخێر هێزێک چەند کورسێکی زیاتەکە یاخود چەند کورسێکی کەمەکە لەبەرەوە بەم جۆرە جارێکی تر بڕۆینە هەڵبژاردنەوە جارێکی تر خەڵکی عێراق ماندوو بکرێ بە ململانە سیاسیانەوە جارێکی تر بودجەیەکی زەبەلاحدانرێ بۆ پرۆسەی هەڵبژاردن وە سەرنجامیش لە بانگەشەی هەڵبژاردن یا لە دەنگدان یا خۆت ئەنجامەکەی قبول نەکرێ کێشە دروست بێ لە ڕاستی عێراق ئەچێتە تونێلێکەوە تونێلێکی تاریکەوە ئەو سەرەکەی دیار نابێ زۆر باشە کاکاروانە گەر بینە سەر باسی بینی لە ئێستا دانێوانی لایەنەکان ئەوان تا چەند لێک نزیک بوونەوە هەیە لە نێوان یەکێتی و پارتی بۆ یەکلایکردنەوەی پۆستێک
ئەوانیش کە بەشدار بن لە حکومەت ئەوانیش بەشدار دەبن لە حکومەتی نوێی عراقدا کە زیاتر ئێستا فەیسەکەش یاخود با بڵێن چاویش لەسرم دوولایەنەیە بۆ ئەوانیش یەکلا ببنەوە بۆ کاندیدێک بۆ پۆستی سەر و کۆمار بەکوێ گەیشتووە ئەم بابەتە. ئێستا لە ڕاستیە لەم قۆناغا ئەو لەوێت بۆ چارەسەرکردنی کێشەکەیە. ئایا ئەم کێشەیە چۆن چارەسەرەکرێ و ئایا لایەنە سیاسیەکان چۆن ئەگەنە ڕێکەوتن چۆن اتفاقەکەن لەسەر گەڵاڵەکردنی نەخشە ڕێگایەک بۆ چارەسەرکردنی ئەم تەنگەژە سیاسیە. ئەگەر چارەسەرەکە بەو ئاراستەیە بوو ئێمە بگەڕینەوە سەر ڕێڕەوە ڕاستەقینەکە کە دام و دەستگا دەستوریەکان دام و دەستگا نیشتیمانیەکان لە عێراق پەرلەمان کارا بکرێتەوە پەرلەمان دانیشتەکانی دەست پێ بکاتەوە ڕێو شوێنە دەستوریەکان بۆ پێکێنانی حکومەت بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار بکەوێتە سەر ڕێچکەی خۆی ئەو کاتێمە قسە لەسەر ئەوە بێ بکەینەوە یەکێتی پارتی چۆن ڕێکەکەون لەسەر پۆستی سەرۆک کۆمار و لایەنەکانی تریش چۆن ڕێکەکەون لەسەر پۆستەکانی تر ئەمە بێ بهێڵینەوە بۆی چۆن نەخشە ڕێگاکە کە گڵاڵە بکرێ بۆم قۆناغا بۆ دەرباسکردنی عێراق لەم قۆناغە چۆنە ئەبێ لەس ئەو کاتە بەو شێوەیە قسە بکەین بەڵام لە هەموو حاڵەتێکە ئێمە گەر تابلۆی سیاسی عێراق ببینین پرۆسی سیاسی عێراق ببینین وەکو باسم کرد فرەیی پێکاتەی تایە فرەیی سیاسی تایە لە نێو پێکاتەکان هێزی جیاوازەیە لە نێو هێزەکان بیرکردنەوەی جیاوازەیە لەبەرەوە ئەبێ هەموو دەرفەت بدرێ بە هەموو لایەنە سیاسەکانی عێراق بە هەموو هێزە سیاسەکانی عێراق کە لە پەرلەمان کوتلەیانەیە کورسیانەیە هەمویان بەشدار بن لەوەی کە چۆن قەرارەدەن لە چارەنووسی عێراق و چۆن قەرارەدەن لە چارەسەرکردنی ئەم تەنگەژە سیاسی کە عێراق تایە کەوتووە. ڕاستە بەڕێز مقتەدا سەدر و ڕەوتی سەدر پێکاتەیەکی سەرەکی و کارا و گەورەی پرۆسی سیاسی لە عێراق بەڵام خۆ لایەنی تریشەیە لە بەرامبەرە ئیتاری تەنسیقیشێ لە بەرامبەرە سونەکانیشێ لە بەرامبەرە کوردیشێ لە ناو کوردیشە یەکێتیە پارتی هەیە نەوەی نوێ هەیە کۆمەڵە یەکگردوو هەیە خۆ ڕێگە ڕاستەقینەکە ئەوەیە دەرفەت بدرێ بەم هێزانش لە ڕاستی ڕێی خۆیان نەبێ و ڕێی خۆیان نەبێ بۆی کە چۆن عێراق لەم قۆناغا لەم تەنگەژە سیاسی لەم قەیرانە سیاسی ڕزگارە کرد. باشە کاکاروان بۆ پێی کە دەزانین بەڕێزت ئەندامی پەرلەمانی عێراقیت بەڵام لە هەمان کاتدا دەبینین لە هەرێمی کوردستانیش زۆربەی کێشەکان یاخود دەڵێن دەتوانین بڵین ئەو دۆخی عێراق ناگوازرێتەوە هەرێم دەبینین لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستانیش لەسەر زۆر خاڵ ناکۆکن بۆ نمونە وادەی هەڵبژاردنە بۆ نمونە لەسەر پۆستی سەرۆک کۆمارە زۆر خاڵی تر هەیە کە هاوبەش نین لەسەری ناکۆکن لەسەری چەندین جاریش نێردەی تایبەتینەتەوەی گرتوەکان کۆبوونەوەی پێکردوون یاخود لەگەڵیاندان بابەتەی باس کردووە بەڵام پێدوانیە ئەم دۆخەش خەریکە لە هەرێم دووبارە دەبێتەوە سەرچاوە دەکێشێ بۆ هەرێمیش پێم وانیەوە هەر لایەنێکیش و هەر کەسێکی شوا بیر بکاتەوە کە کۆپی ئەو دۆخەی لە عێراقی لە هەرێمی کوردستانی شەکات دیارە خوێندنەوەی سیاسی دروست نییە ڕاستە لە هەرێمی کوردستانەوە لە عێراقیش ناڕازایی خەڵکەیە بەڵام ئەوی لە ڕاستیە لە عێراقەیە و کێشە سیاسیانەی لە عێراقەیەوە ئەو جۆرە لە ململانەی لە عێراقەیە ئێمە بڵێن 100% کۆپیە بێتەوە هەرێمی کوردستانیش سەرکێشەی بۆ کێشانە لە ڕاستیەوە دوورە لە واقعەوە ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستە داکۆکیمانەیەوە ئەم حاڵەتانە ینی لە ڕاستیە لە پرۆسەی سیاسیەوە لە سروشتی با بڵێن وڵاتی وەکو کوردستان وەکو عێراق ئەم ململانەی واردن ینی ئێمە ململانەکانمان لە هەرێمی کوردستان ینی تا ئێستا بە ڕێگەی سیاسی ڕۆیشتووە کۆبوونەوە کراوە نێردەی نەتەوە یەکگرتوەکان هاتووە لە سەرۆکایەتی هەرێم لایەنەکان دانیشتون کۆبوونەوەیان کردووە مشتومڕی سیاسی هەیە کە چۆن لەسەر یاسای هەڵبژاردن لەسەر بازنەکانی هەڵبژاردن لەسەر کۆتاکان لەسەر کۆمیسیۆنی هەڵبژاردن لەسەر ئەمانە قسە و باز بگرێەوە بگەن بە ڕێکەوتنێکی هاوبەش کە ئیجماعێکی کوردستانی لەسەر بێ لەبەرەوە تەسەوەڕ ناکەم وەزعی هەرێمی کوردستان سەر بکێشێ بۆ دۆخێکە لە عێراق هەیە و هەر لایەنێک و هەر کەسێک وا وێنایی بکەوە بێوێ کۆپی ئەو دۆخەی عێراق لە هەرێمی کوردستان بکە لە ڕاستیە سەرکەوتو نابێ. باشە پێ دوایە دەگەن بەو ڕێکەوتنە هاوبەشە لە نێوان لایەنە سیاسەکاندا لایەنە سیاسەکانی کوردستان بەڵێ من پێم وایە کە دوایە و کۆبوونانەی کە نێردەی نەتەوەیەکگرتوەکان کردوێتی و حیزبەکانیش خۆیان لە ناو خۆیانە کردویانە پێم وایە پێش کۆتایی ئەمساڵ لایەنەکان لە یەکدومانی داهاتووە گەن ڕێکەوتن بۆی کە وادەی هەڵبژاردن لە ساڵی داهاتووە دیاری بکەن. زۆر باشە کاکاروان بەگشتی دۆخی عراقیش من کە دەمەوێت دەمەوەکو دواقسی جەناب و خوێندنەوەت بۆ دۆخی عراقیش پێ دوایە لە دوای ڕۆژی شەمەوە کە لە ئێستا داوای مقتەدا سەدریش بانگەشەی بۆ دەکات
بۆ کوێ سەرچاوە دەگرێت پێ وایە دۆخەکە بەرەو ئاڵۆزی دەڕوات پێکدادان یاخود کۆتایی پێدێت؟ لە ڕاستێ دۆخەکە ئێمە بە چاڕوانی هەموو شتێکی لێ بکەین، ینی ئێمە عێراق و کێشەیەک دروست بووە، ینی لەبەرەوە گفتوگۆ نییە، لەبەرەوە لایەنە سیاسیەکان هێزەکان دانەنشتن گفتوگۆگەن چۆن ئەم کێشەیە چارەسەر بکەین، ئەبێ چاڕوانی هەموو ئەگەرەکان بین. بەڵام ئەگەری پێکدەدانی چەکداری شەڕی شیعە بە شیعە پێم وایە ئەگەرێکی دوورە و ناگابەوە و بەتایبەتیش مزاهرەکان یەکەم جار نیە مزاهرە بێەوە لەوەتەی ئەم تەنگەژە سیاسیە سەری هەڵداوە چەندین جارە سەدرەکان مزاهرەکەن، ئیتاریەکان مزاهرەکەن، مستەقلەکان مزاهرەکەن، لەبەرەوە حاڵەتەکە ئاسایی بۆتەوە. بەڵام ڕاستە شەقام بۆ فشاری سیاسیە بۆی هێزێکی سیاسی ئەوێ شەقام بەکار بێنیە هەر لە یەکلایەکان بۆی داخوازیە سیاسیەکانی ئەجندا سیاسیەکانی بسەپێنێ، بەڵام لە نەتیجە بێ لایەنە سیاسیەکان دانیشن. عێراقێکی فرەیە، کوردە سونەیە شیعەیە لە ناو شیعە، هێزی جیاوازەیە لە ناو سونە، هێزی جیاوازەیە لە ناو کورد، هێزی جیاوازەیە، سربەخۆکان هەن، پێکاتەکانی تر هەن. لەبەرەوە ئەبێ دانیشن گفتوگۆ بکرێەوە، ئەبێ ئەو مبادرەی کە بەڕێز هادی عامری و ئیتاری تەنسیقی دەستیان داوەتیەوە دوێنێ لە هەرێمی کوردستان بوون لەگەڵ لایەنە سونەکانیش گفتوگۆیان کردووە، دەبێت چاوەڕێی ئەنجامی ئەوەش بین. ئەگەر هەموو لایەنە سیاسیەکان ئەوانەی ئێستا لە ناو پەرلەمانان و ئەوانەی بەڕێز هادی عامری سەردانی کردوون و بەشێکیان پشتیوانیان بۆ مبادرەکەی دەربڕیوە، ئەگەر ڕازی بوون لەسەر مبادرەکەی ئەوە کاتە لە ڕاستی قسە و باسی تر هەڵەگری، ئەو کاتە قسە لەسەر کاراکردنەوەی پەرلەمانەکرێ، ئەو کاتە قسە لەسەر نەخشە ڕێگایەکی تر ئەکرێ و ئەبێ ڕەوتی سەدریش بێنە ناو گفتوگۆکانەوە ڕێی ئەوانیش وەربگیرێ، بێ چاوەڕێ مبادرێش بین ئێمە. بەڵێ، من سپاسی جەناب دەکەم بەڕێز کاروانیار وێس ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی عێراق لە ناوینی ڕۆژ لەگەڵامی سپاس بۆ بەشداریکردن. زۆر سپاس.